دایکی یەکێک لە یاریزان و ڕاهێنەرە پێشکەوتۆکانی سلێمانیە کە هەمیشە و لە منداڵیە و هەتا ئێستاشی لەگەڵ بێت لە نێو یاریگاکان پاڵپشت و پشتیوانێکی گەورەی کوڕە وەرزشکارەکەیەتی 6 ساڵ بووە هەتا حیزە هینم کردووەتە ئین کردووە 10 ساڵ نەگی لە یاری مناڵی خەڵکی بەرهەمێناوە بەخوا سەیریکەی ئەمانی هەمووی تەقەڵە ئەژنووی یەک دانە ساڵ لەسەر تەپەڵ وازی لێ نێن سۆران با مستەقبەلێکت بێ بۆ هەر بۆ وڵاتەکەت مناڵی وڵاتەکەت نەسیحەت کە با فێری هین بن تۆ پێن بن سۆران 10 ساڵ نەگی دەدایە خەڵ تەکدید مەکە خەڵک ئەڵێ وا وتم گوێ بە خەڵک مەگە تۆ یاری بۆ خۆتەکەی مناڵ کە چۆ ساحەوە هینی کە فێری کە بێ وابکە وا ریاضەکە وا هەڵسەوە دەنجە بە قسەی خەڵمەکە خەڵک هینی تۆ نییە بڵێ بە پێت بڕوخێنێت تم 10 ساڵ نەگی لە هیچ شتێک پەناو پشتی خوا بێت وتم سۆران یعنی تۆ 6 ساڵانەوی مناڵێوی ئەونەوی لە ساحاوی کەتێ قەستەشکا کەتێ دەستەشکا کەتێ شانتەشکا سۆران وازی لێ نێنیت بەردەوام بە مستەقبەلێکە بۆ وڵاتەکەتە بە مناڵی وڵاتەکەشی فێر بێ لە تۆ. سۆران سەلیم لە منداڵیەوە خولیایەکی زۆری بۆ تۆپی پێ و گەیشتن بە لووتکە هەبووە کە لە کۆڵانەکانەوە دەستی بە یاریکردن کردووە. سەرەتای دروستکردنیم کە هاتمە مەیدانی ڕاضەوانێ لە کۆڵانەکانەوە دەستم پێکردای زایدن تەتویرم بە خۆما کە بتوانم پشمە ڕیزیانەکان یاریکەم توانیم لەگەڵ فوتساڵی هەڵبژاردی کوردستان خۆم بگونجێنم یاریکەم دوایەوە بربەستی هاتە بەر پێم کە ئەژنۆ سوڕا دوایەوە دەستم کرد بە دروستکردنی فڕقە شعبیە وەکو ئەکادیمیە لە سەشنار توانیم سپاس بەخوا چەندین یاریزان دروستکەم لە ئاستی نادیەکان کە زۆترینیان ئەستێرێکی گەشاون لە کوردستانە. ئەو لە ئێستادا دوای ئاستە بەرزەکەی و دڵسۆزی بۆ تۆپی پێ کە هەمیشە بەردەوام بوو کۆڵی نەداوە تا گەیشتۆتە ئاستی ڕاهێنەرایەتی کە چەندین بڕوانامەی لەسەر ئاستە جیاوازەکان بەدەستهێناوە بۆ خزمەتکردنی یاری تۆپی پێ. بەشداری خولەکانم کردووە چەندین شەهادەی دەرەکیم هەبووە دوایەوە بەشداریم کردووە لە خولی سی ئاسیاوی دوایەوە لە خولی بیە وەکو مشارەکە لە خولی ئەیان مشارەکە بەشداریم کردو دوایەوە چوومەتە وڵاتی تاران بۆ 2 هەفتە لەگەڵ ینی ئیستیغلالی تارانە وەکو مەعایشە کە لەگەڵ فڕقەکانە بووم زۆر ئیسپادەم لێ کردووە و ئەو زانیارانی کە وەرم گرتووە هەمی گیاندووە بۆ یایزانانی کە لە ئاسی کوردستانن. لە ئێستادا سۆران سەلیم ڕاهێنەری تازە پێگەیشتوانی یانەی پێشمەرگەی سلێمانیە بە ورەیەکی بەرز و توانایەکی بەهێز و بێ ماندووبوون ڕۆژانە مەشق بە کوڕەلاوەکان دەکات هیوای داهاتوویەکی ڕوونتر دەداتە یاریزانان و دەڵێت هەمومان تێدەکۆشین تا دەگەینە ئامانجەکانمان کە هەمیشە سەرکەوتن و بەرەو پێشچوونە. لە من هاوکاری و تەمرین و شێواز و پلانی تازە لە ئێوەش گوێبیستن و کردنی لە ساحەکەیە. لایەنەکەمە وەکو جنگاوەرێکە جەنگەمە و یایزانەشی کە هێناو من بەمەتبەئیان کە بۆ ینی وەشی پێشمەگە و ئاستی کوردستان بتوانن جنگاوەر بن ئاواتمەوەی کە لە داهاتوو ئینشەڵڵا هەوڵی ئەوە بم بە توانە و قودرەتی خۆم بگەمە ئاستی پێشکەوتوان و زائیدەم بی لەوە کەمەوانەیە کە بربەستێ بشێنم کە لە کوردستانە ئەم شتە زۆر باوە کە هیچ یاریزانێکمان نوخبەی عێراق نەیتوانیوە ئەو دوو تا سڵۆژە بشێتە ئەو دیوانە لەگەڵ ڕێزم بۆ هەمیانە کە بیر لەوە نەکراوەتەوانێ خۆما فێری زمانەکان بکەین و تا بتوانین لە وڵاتان ئێمەش لە قاڕی ئاسیا بتوانین ڕاهێنەریەتی بکەین کە چونکە کورد توانە و قابلیەتێکی زۆر باشی هەیە. دوابەدوای کەمبوونەوەی مەترسیەکان و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا جارێکتر یاریگاکان یاریزانانی لە باوەش گرتەوە و ئەوانیش بەدڵێکی گەش و هیوای گەڕانەوەی جارێکتر دەست پێکردنەوەی ڕکابەرەکان گەڕاونەتەوە بۆ سەر مەشقەکانیان. محەممەد حسەین گەلی کوردستان سلێمانی